15 دەبوو تەلەفۆنیان بۆ ئێمەتیان وەرنە کەرکووک ئێمە کە چوین بۆ کەرکووک چوین نەخۆشەکەمانە سوتان بوویان لە کەرکووک هەیە کە سوتان بوویان لەوێ دکتۆر بێ ئەمەلێ کردیم چی دکتۆری ناژیەم نەخۆشە ئەمرێتی تر هیچ ئەمەلێکمان نەما دواتر باش بوو خەستەخانەیە ئەوەی کرد وەری گرت هێنامانێرە لێرە لە خەستەخانە دوێنە ئەمەلیات توشمان بۆ کرد ئێستاش باش نییە هیچ تەندروستیشی باش نییە نەخۆی و نە مناڵەکەشی لە کەرکووک 87 بوو لێرە 66 نیوە بەڵە لێ بۆ خۆی ئیفادەیەوەی داوا کە وتیدی خۆم سوتان دۆ ڕاستە بەڵام چۆن بۆ هەڕەشان لێ کردووە دوای 3 سەعات بردویانەتە خەستەخانە خەسوەکەی و مێردەکەی لە ماڵەوە لێیان داوە و توانە بێ لە خەستەخانەوان ئەڵێ لەوێ ئەتکوژین ئیترەویش دەترسان ئێمە لەوێ نەبوون کەسی لەوێ نەبووە تا ئێمە چوین ئیفادان ئاوا لێ وەرگرتووە نازانم هیچ ئاگامان لە کێشەکەیان نەبووە هیچ کێشەی هەشی بە لە ئێمەی شاردۆتەوە نە ئەوتیتین دکتۆرەکان هیچ ناڵن ئەڵێ هیچ دیار نیە جارێ هیچ باش نییە بەڵە پێوەتی زۆری پێوە دیارە تا قژیشی هەڵقەندراوە قژەکەیمان هەموو هەڵگرتووە مێردەکەی بە قژ ڕایکێشاوە بردێتە ژوورەوە کە دوای سوتانەکەی خەسوەکەشی لیداوە دەموچاویان تەقام بوو دەمیان تەقام بوو ئەوانەی هەموو پێوە دیارە گوێیان تەقاندووە کە زێ ڕۆژیان لێ کردوێتەوە وەکو ئاگداری مێردەکەی گیراوە بەڵام خەسوەکەی نەگیراوە بەڵە ماڵەکان هەموو کامێڕەیە نازانم هەمووی لە هەڵا ئەینە لێرە دیار نییە خەسوەکەی نا لەسەر بەڵ لەسەر ئەو دوانەیە کەسی تر ئەوەی نییە بەڵا ئەملی هەیە